جەنجی رووسیا و ئۆکراین 500 ڕۆژی تێپەڕاندووە. هەردوو وڵات مکوڕن لەسەر سازش نەکردن بۆ یەکدی. ئەمریکا و وڵاتانی دیکەی ڕۆژئاوا بە درێژایی ئەو ماوەیە دەیان ملیارد دۆلاریان لە جەنگەکەدا خرج کردووە. ئەمریکا لە لووتکەی ئەو وڵاتانەدایە کە هاوکاری زۆری ئۆکراینی کردووە و وەک هاوبەشی سەربازی ئۆکراین دەبیندرێت. بە گوێرەی ئامارەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا، کۆی هاوکاریە سەربازیەکانی وڵاتەکە بۆ ئۆکراین لە ماوەی جەنگدا 41 ملیار و 300 میلیۆن دۆلاری تێپەڕاندووە. هاوکاریەکان بریتی بوون لە زیاتر لە 2000 سیستەمی دژە موشکێکی ستینگەر، زیاتر لە 80,000 سیستەمی دژە زرێپۆش، زیاتر لە 250 تۆپ هاوێژی هاوتزێر، 31 تانکی ئەبرامس، 8 سیستەمی بەرگری ئاسمانی ناسامس، 20 هێلیکۆپتەری MI-17، سیستەمی پاتریۆت، 186 زرێپۆشی برادلی، سیستەمی ئاسمانی هۆک، 20 سیستەمی بەرگری ئاسمانی ئەڤانجەر، لەگەڵ چەندین زۆری چەکی جیاواز و سیستەمی بەرگری دیکە. دوای ئەمریکا یەکێتی ئەوروپا زۆرترین هاوکاری سەربازی ئۆکراینی کردووە کە بڕەکەی 15 ملیار یۆرۆیە. شانشینی یەکگرتووی بەریتانیاش بە بڕی 6 ملیار و 500 میلیۆن پاوەند هاوکاری سەربازی ئۆکراینی کردووە. ئەڵمانیا یەکێک بوو لەو وڵاتانەی لە سەرەتاوە دژی ئەوە بوو ئۆکراین بە چەکی قوڕس پڕچەک بکرێت، بەڵام دواتر کەوتە ژێرفشاری هاوپەیمانان و ئەویش بە بڕی 5 ملیار و 400 میلیۆن یۆرۆ هاوکاری سەربازی ئۆکراینی کردووە. فەڕەنسا بڕی هاوکاریە سەربازیەکانی ئاشکرا نەکردووە، بەڵام هەندێک لە ڕێکەوتنەکان ئاشکرا کراون، وەک 6 تانکی TRF-155، سیستەمی بەرگری موشەکی زەمینی کروتاڵ و سامتی، دوو یەکەی موشک هاوێژی LAU، سیستەمی بەرگری میستراڵ، سیستەمی دژە تانکی میلان، چەندین چەک و سیستەمی بەرگری جۆرا و جۆر. کەنەداش هاوکاری سەربازی بە بڕی 748 میلیۆن دۆلار پێشکەش بە ئۆکراین کردووە. پۆڵەندا بە بڕی 3 ملیار یۆرۆ هاوکاری ئۆکراینی کردووە. هۆڵەندا بە بڕی ملیارێک و 900 میلیۆن دۆلار هاوکاری ئۆکراینی کردووە. دانیمارک بە بڕی ملیارێک و 500 میلیۆن یۆرۆ هاوکاری ئۆکراینی کردووە. ئیتالیا بە بڕی 110 میلیۆن یۆرۆ هاوکاری ئۆکراینی کردووە. فنلەندا بە بڕی ملیارێک و 200 میلیۆن یۆرۆ هاوکاری ئۆکراینی کردووە. ئیستۆنیا هاوکاری سەربازی بە بڕی 400 میلیۆن یۆرۆ پێشکەش بە ئۆکراین کردووە. نەرویج بە بڕی 300 میلیۆن دۆلار هاوکاری ئۆکراینی کردووە. سویدیش بە بڕی 47 میلیۆن دۆلار هاوکاری ئۆکراینی کردووە.